خۆشەوی گۆدارên هێژا ev demê hewa baş hêviya demekê perxûş û birbextewar bu hewên berêz dixazim. Ez birê hewa nezîrkadanî carek din hatî navdîdara wên berêz bû pêşkêşkirina xelekeka dîtir bernameyê bi Kurdî. Ev care dê behes li babetekê herî giringkeyn. Ew jî babetê mafê gelan û siyaseta dû pîveriyê. Siyaseta dû pîverî yan siyaseta dû standardî di hemî buwarên jiyanê da. Corekê nedatperweriyê înayet hebûnê da. Ku evê çendê ziyaneka gelek mezin gihandiye gelan bi rengekê giştî û milletê Kurd bi taybetî ji ber ku yasa û biryar bu hindekan têne cêbecêkirin û bu hindekên dîtir jî têne piştgû havêtin. Lewra di elqeya ev care ya bernamê bi Kurdî da dê tîşka xwe êxîne ser evê mijarê û bizanîn çawa mafê gelan wekû siyaseta dû pîverî hête pîverkirin li ser astê nêvdewletî. Mebest çi ye li çemkê dû pîveriyê û di Qur'ana pîrûz da û di fermûdên pêxemberî da silavêt Xwedê li ser bin çawa behes li çemkê dû pîveriyê hatiye kirin. Bi navê xwe bi navê we xêratneka gerim cenabê Mamosta Abdurrahman Sidîq bikeyn. Zor bixêr wê Mamosta hêşin. Mamostayê berîs me amaje pê da ke çemkê dû pîveriyê wekû bêjne êkil wan tiştane ke zerareka mezin gihandiye gelan û gelê Kurd jî bi taybetî. Erê em bizanîn çemkê dû pîveriyê mebest pê çi ye û çi ramanekir pişt vê çendê heye? بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیدا بە دوو شە دەتوانین بڵێین یعنی تۆ دوو هەڵوێستی جیاوازت هەیە لە بەرامبەر یەک حاڵەتی لە یەکچوو حاڵەتێکمان هەیە ئەم حاڵەتە وەکو بڵێ جێگیرە بەڵام بۆ ئەم حاڵەتە جێگیرە بە گۆڕا و مامەڵە دەکەی لەسەر پەیوەندیەکانت لەگەڵ کەسێکی دیکە یعنی لە بواری تاک وەریگری لە بواری کۆمەڵ وەریگری لە بواری ینی هەموو بوارەکانی ژیاندا تا دەگەیتە ئاستی ئەم دوو پێوەریە لە سیاسەتی مامەڵەکردن لەگەڵ گەلاندا بوونی هەیە لە تۆ بڕوانە یعنی دوو کرێکارت هەیە کارت بۆ دەکەن هەردووچیان هەمان کارت بۆ دەکەن بەڵام دوو پێوەری ئەوەی بەمیان پارەیەکی باش دەدەی بەویان کەم دەدەی ئێخۆ هەمان کاریان بۆ تۆ ئەنجام داوە تۆ مەسەلەن باوکێک مناڵەکانی ئەم کارێکی باش ئەنجام دەدا خەڵاتی دەکە ئەو کاری هەمان کار ئەنجام دەدا ئەو خەڵاتەی ناکە ئەمە هەموو سیاسەتی دوو پێوەریە پەیوەندی تۆ لەگەڵ دەوڵەمەندێکا زۆر باش بێ ڕێزی لێ ئەگری لەبەر چەند کارێکە هەمان ئەو کارە هەژارێک ئەنجامێدا بەس ڕێز لە هەژارەکە نایەتە گرتن یا مەسەلەن لە ئاستی وەکۆڵی ئاین یعنی کەسێک سەر بە ئاینەکەی تۆیە کارێکی خراپ ئەنجام دەدا تۆ چ دەڵێ کاکەوە لەسەر ئاینەکەی من حسابی مەکەن ئەوە هەڵسوکەوتی خۆیەتی وەختێک کەسێکی دی پەیڕەوکاری ئاینێکی دی هەڵە دەکا دەڵێ وەڵای ئاینەکەیان خراپە وانە بۆچی وا دەڵێ ئەی بۆ ئەو ژناڵی لەسەر ئاینەکەی با حسابی نەکەین یعنی بۆ خۆت پێوەرێک تێ بۆ ئەو پێوەرێکی تر یان کەسێک لە نەتەوەکەی خۆتە کارێکی خراپ ئەنجامەدا کەسێکیش لە نەتەوەیەکی دیکەیە کارێکی هەمان کاری خراپ ئەنجام دەدا لەبەرەوەی ئەم لە ناتەوەی خۆتە قسە ناکەی دەڵێ ئەوە نوێنەرایەتی خۆی دەکاو هی ئێمە نییە بەڵام ئەوی تر دەیخێتە سەر هەموو نەتەوەکە ئەمانە هەمووی دوو پێوەری ئەمە لە مۆندیال و ئەوانش ڤار هەیە سێرەکەی لە حاڵەتێکدا ڤار بەکاردێنن پەنارتی حسابە لە حاڵەتێکی ترا هەمان حاڵەتە ڤارەکە دەڵێنە خێرەوە پەنارتی نیە ئەمانە هەمووی وەکو بڵێ لە ڕۆژانەیە هەستی پێەکەین ینی چۆن دەڵێ پارێزەرێک بە مادەیەکی یاسایی بۆ کەیسێکی دیاریکرا و پشتی کەسێک دەگرێت هەمان ئەو کەیسە یەکێکی تر دەهێنێتە لای دەبینی وا ناکە بۆی کەواتە ئەمانە هەمووی گرفتن جەمە چی دروست دەکە گرفتی زۆر گەورە دروست دەکە سیاسەتی دوو پێوەری بۆیە خوددا زۆر جەختی لەسەر دەکاتەوە نابێ بیکەیت چونکە متمانە ناهێڵێ کە متمانەی نەهێشت زوڵم پەیدا دەبێت کە زوڵم پەیدا دەبوو ئەخلاق دوور دەکەوێتەوە چۆن دەڵێ یاسا ئیتر کاری پێ ناکرێت ئیدی خەڵک ئەوە هەمی دەرئەنجامی و چەندینە مامۆستا کە مرۆڤ دوو بەشە پێی کاتیە وەکو بیرکردنەوە بەشێکی عاتفی و بەشێکی عەقلانی بەشی عەقلانی بی ڕەنگەی دەبیرکەی ستاندەردی بەڵام بەشی عاتفی ڕەنگی دیترە بۆی چەندێنە زەڤڕینتن ئەوە هۆکارە بەڵام خۆ دوای ئەوە دەبینین هەموو مرۆڤێکی دادپەروەریش کەوا ناکە خۆ ئەویش هەر عەقڵ و عاتیفەی هەیە چی کردووە ئەو توانیوێتی ئەو کۆنتترۆلی عاتیفەی خۆی بکە بە عەقلی کار بکە کەواتە گوتمان متمانە نامێنێ گوتمان ستەم دروستە بێ گوتمان یاسا و ئەخلاق پشتگوێ دەخرێ ئەگەر ئەم ئیشە دووبارە بکرێتەوە تونڕەوی و چۆن دەڵێ تۆڵەکردنەوە دێتە ئەنجام ینی لە ئەنجامدا وەکو دەڵێ لە ئاستی نێو دەوڵەتیش دەوڵەتێک بۆ شوێنێکی دیکە چۆن دەڵێ پشتی دەگرێ بۆ هەمان حاڵەت پشتی ئێمە ناگرێت ئەو پێ دەڵێن ڕاستگۆیی نێودەوڵەتیش دەکەوێتە ژێر پرسیارەوە ئیدی بەم حاڵەتە ئێمە گرفتی لەم جۆرەمان زۆرە کە دەبینین
لە تاچێکەوە تا دەگەینە ئاستی نێودەوڵەتی کەیسی ئەمە لە کەیسی زۆر وڵاتی دیکە دەچێت بەڵام ئێمە بەڵام هەمان ڕفتار هەمان کردار گەلمەنە دەکردن ڕاست مامۆستا بەڕێسەگەرم تەماشای جیهانە قورئانە پیرۆز بکەین دەبینن قورئانە پیرۆز یا تژیە ئەلوان چەمکە و شروڤەکردنا هەندێک وان چەمکێت کە ڤێگافکیان بەحسکەین بۆ نمونە وەکو بێژنێ پیڤەرێ دووستان دەردی ئەری قورئانە پیرۆز چاوە بە حەزێ مژاری کردیە هەر ئەوە کە مسلمانان گەیشتە مەدینە و ئیدی ژیانێک دەست پێ دەکات ژیانێک پێویستی بەڕێخستنە ئەلەو کاتە خوددا سوورەتی مطففين نار ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون أما بكردي أم آياتا بيدا وتري هركز بربي خويدا بيوي يعني وقتك تو شتيك ليك يك دكري بجورك شوندلي وزنك وادادني زور الدسكوي وقت دفروشي چێشێکی وا دادەنەی کەمی بدەیتێ ئەمە دوو پێوەریە لە کاتێکان لە فرۆشتن و لە کڕیندا بەم شێوازەی لێدێ بۆیە خوددا فەرمووی وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربة كقصد كردو كبريار دەدەیت کە دەتەوێت شتێک بڵێ بە عەدالەت قسە بکە با ئەو کەسەش خزم و کەسوکاری تۆ بێ بڵێ وڵا لەبەرەوەی خزم و کەسوکاری منە من ئاەتەکە فەرمودەکە قانونەکە یاساکە بڕیارەکەی بۆ دەگۆڕم لە بەرژەوەندی ئەو بێ ئەمانە خوددا قبوڵی نییە خوددا فەرمی وأقیموا الوزن بالقسط کەواتەمانە ولا تخسروا الميزان ڕاستە ولا تخسروا الميزان کەواتە خوددا داوای لێ کردین ئێمە تەرازوو لە دەست نەدەین ئەوە لە بواری مادیەکانە بۆ تەرازوش هەیە لە بواری وەکوچاڵی یاسامان هەیە و بڕیارمان هەیە و ڕێکارمان هەیە و ڕێنماییمان هەیە دەبێ ئەوانە لە دەست نەدەین بۆیە زانایانی پێشین وتوانە کە هیچ قسەیەکت بۆ دەکا وتوانە لا تنظر إلى من قال انظر إلى ما قال مروانە چێ گوتی بڕوانە چی گوت ئەمە لە وڵاتی ئێمە و لە وڵاتی مسلمانانە زۆر شتێکی خراپە باوە جودای چێت ناوبەرەوەی کە چ گوت و کێ گوت ینی ئەم زانایە قسەیەک دەکا قسەکەی زۆر ڕاستە وڵای من زانایم خۆش ناوێ و ڕقم لێتی مادام ڕقم لێتی بەخوا ڕاستیش بڵێ بە قسەی ناکەم لەبەرەوەڵە سێری کەسەکە مەکە چی گوت سێری ئەو کە بزان کەسەکە لات گرنگ نەبێ بەس بابەتەکە چییە بۆی ڕەنگە یعنی کەسێک بەدڵی تۆش نەبێ قسەیەکی جوان بکە تۆ قسە جوانەکە وەربگرن اینجا لێرەوەیەکە ینی لە کوردەواریشە پەندەکان دەڵێ مەسەلەن بانێکە و دوو هەوە یەک سەربانە یەکێک دەڵێ ئێرە گەرمە ئەو دەڵێ ئێرە ساردە یعنی هەمان کەس بۆ یەک سەربان قسەیەک دەکا دەڵێ ئێرە گەرمە و ئێرە ساردە ئەو جاوێ کوردەواری گوتوانە بانێکە و دوو هەوە جیهان یەک جیهانە وڵاتەکان وەکو یەکن بەڵام دەبینی یاساکان لە بەرژەوەندی هەژار و لاوازەکان نین بەێ ئەکیت مامۆستا کە بچینەت ناوە فەرمودن پێغەمبەری دە سڵاوێت خودی لەسەر بن ڕەنگە پێغەمبەریژی تەکەس لەوێ چەندێک کردبیتن کە مرۆڤێ باوەڕدار ناچێ بیتن دووستان دەردی هەبیتن ژیانە خوددا ڕاستە بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی إنما أهلك من كان قبلكم ئەوەی کە نەتەوەکان و گەلانی پێش ئێوەی لە نێوبەر چی بوو ئەنهم إذا سرق فيهم الشريف تركوه ئەگەر کەسێکی چۆن دەڵێ باڵا دەست و کەسێکی بەدەسەڵات بوو کەسێکی دەوڵەمەند بوو کەسێکی هەبوو بوو دزی بکە وازی لێ دێن وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد ئەگەر لاواز بوو کەسەکە و پشت و پەنای نەبوو یاسای لەسەرا جێبەجێکن ئەڵێ ئەمە دەبێتە مای لە ناوبردنتان ئەمە سیاسەتی دوو پێوەریە پێغەمبەر فەرمووی إن شر الناس يوم القيامة عند الله چێە ذا الوجهين چێە ئەم ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه لەلای خوددا ڕۆژی قیامەت خراپترینی کەس ئەو کەسانن کە دوو ڕوون بەڕوویەک دێنە ئەملا و بەڕوویەک دەچنە ئەو بۆیە کەسانێک کە سزا دەدرێن ڕۆژی دوایی پێیان دەڵێن خەڵچینە ئێوەمان بە پیاوێکی باش زانیوە سزا لەسەر چی ئەدرێن دەڵێن ئەمە فەرمودەی پێغەمبەرە ئەو کەسانە دەڵێن كنت آمركم بالمعروف ولا آتيه بە ئێوەم دەوت چاکە بکەن نەم دەکرد وأنهاكم عن المنكر وآتيه خۆم دەموت خراپە مەکەن بەڵام خۆم دەمکرد بەڵێ فەرمودە زۆرە ڤێگۆفکی ئاختنەکە مەوسەد بژنێن نەک دوو ڕووی هەیە بەلکو هزار ڕووی هەیە ئەڤە دبیتن والله ئەمە گرفتە یعنی لای کێمی دوو ڕوویە بەڵام زێدەتریش هەیە ڕاست گەڵک باشە مامۆستا بەڕێز مەدوێتن بەحسەوەی چەندێکی بکەین کە فەرمودێن پێغەمبەری بەگوتی چاوە بەحس لەوێ چەندێ هاتیەکردن و چ نمونێت زیندی هەنە سەبارەت ئەوێ چەندێ ئێمە ئێستاکە لە هەرێمی کوردستانی یعنی سەری دەوڵەتێکی دراوسەی خۆمان دەکەین سێری هەندێک حزب بکەین لە نێو هەرێمی کوردستانە بە ئازادی کار دەکەن و چالاکی خۆیان ئەنجام دەدەن ئێستا تەماشای ساکارترین پەیوەندی بکەی مەسەلەن وڵاتانی دراوسێ دەڵێن ئێمە نایەڵین ئەو عێراقە دابەش بێ ینی چی یعنی قبولمان نییە کورد بێ بە دەوڵەت
بۆچی ئەڵەن دەستوری عێراقی وتوێتی عێراق یەک عێراق و عێراقێکی ئیتیحادیە یعنی دەڵێن بەڕێز دەوڵەتی فلان و فلان تۆ بەو دەستورە کار دەکەی ئەو نەو دەستورەت لا گرنگە بڵێڵێ ئەو دەستورە خەڵک دەنگی لە سەردا و دەباشە دەڵێن ئەو دەستورە تای نووسراوە ئەم هەرێمە ناوی هەرێمی کوردستانە تۆ بۆ دەڵێ شیمالی عێراق یعنی تۆ دوو پێوەریە یعنی بڕوای بە دەستورەکە هەیە لەو شوێنەی کە دەڵێ عێراق یەک عێراق بەڵام لەو دەستورە کە نووسراوە ئەم هەرێمە ناوی هەرێمی کوردستانە حیزب هەیە لەم کوردستانە کار دەکا دەڵێ شیمالی عێراق لە بەغدا خەڵک هەیە دەڵێن شیمالی عێراق وڵاتان هەیە دەڵێن حکوومەتی شیمالی عێراق دەڵێن ئێکاکە ئێوە بۆچی بۆ یەک پارچەی عێراق بەم دەستورە دەڵێن ئەم دەستورە دەبێ کاری پێ بکرێ بۆچی کە لەم دەستورە ناوی ئێمە ئاوا هاتووە بەم شێوازە ناوی ئێمە نابن یعنی ئێمە لە ڕاستیدا ئەگەر تەماشای ئەمە بکەین لە ئاستی نێودەوڵەتیشدا غەدرێکی زۆرمان لێکراوە تۆ بڕوانە ئێمە وڵاتێکین ئێمە گەلێکین زیاد لە 40 ملیۆن وانە ینی دەبینی نەتەوە یەکگرتوەکان سیاسەتی دوو پێوەری هەیە بەنگلادیش لە ساڵی 1952 خۆپیشاندانێکەکەن 10 کەس دەکوژرێ لەسەر چی داوا ئەکەن بە زمانی ئوردوی پاکستانی فەرز نەکرێ بە سەریانە بەڵکو زمانی بەنگالی خۆیانیان هەبێ ئەو ڕۆژە 21 شوبات نەتەوە یەکگرتوەکان ناوی دەنێ ڕۆژی جیهانی زمانی دایک ئێمە 40 ملیۆن زیاترین هیچ ڕۆژێکی جیهانی بە ناوی گەلی کوردەوە نییە ئەبینی ئەمە دوو پێوەریە نەتەوە یەکگرتوەکان بەکاری دێنێ بڕوانە ئەڵێن نەورۆز لە ناوەڕاستی ئاسیاوە تا ئەوروپا نەورۆزی هەموو گەلانە بەڵام کەس وەکو کوردیش باسی نەورۆز ناکە چونکە بەڕاستی نەورۆز لە لای کورد تایبەتمەندی خۆی هەیە ڕەنگە کورد و کاربیت کە نەڤروس هەرمابی بڕوا بکە ڕەنگەوە پێ بەڵام سێری کە نەتەوە یەکگرتوەکان ئەو نەورۆزەمان هەبوو چۆن لێمانی سندەوە لە 2010 نەتەوە یەکگرتوەکان بڕیارێکی دەرکرد بە ناوی ڕۆژی جیهانی نەورۆز ڕۆژی نێودەوڵەتی نەورۆز وتی ئەم نەورۆزە هی گەلانێکە و هی 300 ملیۆن کەسە و لە ناوەڕاستی ئاسیا تا باکووری ئەوروپا دەڕوا یعنی باش هەر ئەوەمان هەبوو لێ سندینەوە مانە هەموو سیاسەتی دوو پێوەریەکە پەیوەند مامۆستای بەڕێز مەدوێتەنە بەحساوی چەندێژی بکەین کە ئاەت ناوا جێبەجێکردنا ئاینیدا ئەرکێن ئاینی دیسان دوو ستاندەردی و دوو پیڤەری دروست بیتن بەڵێ چۆن دروست دەبێت ئێمە زۆر ئاەت و فەرمودەمان هەیە لە پیادەکردن یا کەسێکی ئاین پەروەری بە هەڵەت تێگەیشت و خراپ بەکاری دێنێ تۆ بە کەسێک دەڵێ ئەرێکا کە تۆ لای خۆی کەسێکی باشی ئەڵێ ئەو بۆچی کوڕەکەت زۆر ینی لە ڕووی ڕەوشت و ئاکارەوە کوڕەکەت ڕفتاری زۆر ناشرینە وانە چیت پێ دەڵێ دەڵێ کاکە خۆمە لەسەر من حسابی مەکەم من چی بکەم ئەوە نوحە و ئەوە کوڕەکەی خراپ بوو وانە بەڵام هەمان کەس وەختێ دەڵێڵدا مامۆستا فڵان کوڕەکەی بۆچی خراپە وایە 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 ئەڵێ کاکە تۆ ئەو پێوەرەکە بۆ خۆی ئەڵێ نوح و کوڕەکەی بێ باوەڕ بوو نوح پێغەمبەر بوو چی بەڵام بۆ خەڵکی تر ڕەخنە لە خەڵک دەگرێت دەڵێ مامۆستا مەلا عەبدولکەریم بۆچی کوڕێکی کۆمونیست بوو بۆچی فڵان کوڕێکی لەگەڵ ئەمریکەکانە یعنی ئەمە لای خۆی وا بەکاری دێنێ یا مەسەلەن ئەڵێ کاکە تۆ برایەک تێ تۆزێ ئاگال لێوێ ئەو برایەت ینی باش نییە سەر تو حسابە کاکەڵێ من چی بکەم یوسف و براکانی دەڵێ یوسف لە چۆ بوو براکانی خراپ بوون بەڵام خراپی براکانی مانای وانەیە یوسف ئەوە بۆ خۆی ئەو بۆ خۆی بەڵام بۆ خەڵکی تر ئەڵێ براکی خراپە ئەوەی خراپە ئەوەی خراپ ئەڵێ کەسێکی تر خێزانی لە ئاستی خۆیدا نییە بەڵێ کاکە ئەوە لوتە و پێغەمبەرە و ئەوە نوح و پێغەمبەرە و ژنەکەی لە ئاستی خۆیدا نییە بۆ خەڵک ئەو گلەیە دەکا بەڵام دێ بۆ خەڵکی تر نەوەوان نییە ئەو خەڵکە بۆ وایە ئەگەر باش وایە خێزانیشی باشە بوو ئەلخەبیثات للخەبیثین بەکاری دێنێ یا سێرەکەی ئەڵێ فڵانە کەس کاکە مامت تۆزێ ئامۆژگاری بکڵێ کاکە مام مەقم چێ پێغەمبەر دوودی و خی لەسەر مامی ئەبوو لە هەبوو جێگەی دۆزەخ ئەوە تاخوا باسی کردووە بەڵام بۆ تۆ دێت شتێکی تر دەڵێ لەبەرەوە ئەم نمونانە ئەگەر تەماشایکەی کەسێک وفات دەکات کەسێک وفات دەکات چونکە ئەو خۆشی دەوێت لە جێگەی بەهشتە ئینشاءڵڵه وانە زۆر جاتوە بینی یەکێک وفات دەکات ئەو نایناسێ بە ظاهری وەری دەگرێت دەڵێ بۆ جەهەنەم و ئیلا جەهەنەم بۆ بئسەل مەسیر لێرە بڕیار دەدا دەڵێ ئەوە بۆ جەهەنەم کەچی ئەمە بەڕاستی هەمووی پێوەری دوو پێوەریە لە ڕاستە کەواتە مامۆستا وەختان بەحسا دوو پیڤەریەت کەین ڕامانەوەی چەندێک کە نادادپەروەری نینە ئەری ئەم دێ چاوە پڕێیا قورئانە پیرۆز فێرەوەی چەندی بین و کەسانی دادپەروەر بین بڕیاردانت خوددا تەلسوکەفت و قسێت خوددا زۆر گرنگە سوود لە قورئانەکەمان وەرگرین وەکو ئەو ئاەتانەی خوێنمانەوە لەگەڵ ئاەتی دیکەدا ینی ئێمە دەبێت بەڵگەمان هەبێ بۆ قسەکانمان هەندێک قسە هەیە دەیجێڕنەوە دەڵێن لە ئەمریکا لە هاروارد مەسەلەن ئاەتێکی قورئان نووسراوە بەس ئەو ئاەتە ناوانیە ئەگەر ئێمە تەماشاکەین سارا
ماریستۆن. سارە ماریستۆن خانمێکە بەرپرسی ڕاگەیاندنە لە هارڤارد لە ڕادیۆی سەوا هی ئەمریکا قسەیەکی کرد. گوتیان ئاڵێن ئاەتێکەیە تەنیا ئاەتێکەیە لەوێ نووسراوە لە ئەمریکا لە زانکۆ هەڵواسراوە باسی عەدالەت و ئەوە کە دوو پێوەری نەکەی. وتی نەهەر ئەوە نییە. وتی ئێمە لەوێ داوامان لێکرا کە لە ساڵی 600 پێش زاینەوە هەتا ئێستا ئەم 2500 ساڵە هەندێک بە هەموو ئاینەکان بە هەموو گوتەزاکان شتی جوانمان لەسەر یەک پێوەری بۆ بێنن کە خەڵک سیاسەتی دوو پێوەری نەکا و عەدالەت بکات. چونکە ئێمە بە کۆلێجی یاسامان هەیە، کۆلێجی یاسا دەمانەوێت لە ڕاڕە و مەمەڕەکانە لە ڕاڕەوەکاندا دادپەروەری تێدا بیت، هەڵی واسین بیکەین بەلەو حەوت تابلۆ هەڵی واسین. ئەڵێ 350 گوتەزا و ئاەت و فەرموودە و هی ئەدیانەکانی تریش و ئاینەکانی تریشمان هەموو بۆ هات. لەم 350 35 جان هەڵبژار. یەکێک لەو 35 ئەم ئاەتی 135 سوورەتی نیساء لەو ڕاڕەوەیە ئێستاکە لە ئەمریکا هەڵواسراوە. دەڵێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو، ئەی باوەڕداران کونوا قەوامینە بالقسط، دادپەروەری پیادە بکەن. وەختێک کە دادپەروەری پیادە ئەکەن و قسە دەکەن و بڕیار دەدەن شوهەداء لله، ئێوە شایەدن لە لای خوددا، ئێوە شایەدی خوددا بن. ئەو شایەدی کە دەیدەن وەلەو عەلا ئەنفوسیکم، شایەدی دژی خۆتان بدەن، شایەدی دژی خۆشتان بدەن چونکە خوددا ئاگای لێتانە. ئەو ئاەتەوە دەفەرمێ شایەدی دژی ئەول والیدەین، دایک و باوشی خۆتان هەڵەکەی کردووە لە محکەمەیان ڕات دەگرن دەبێت شایەدی بدەی بڵێ بەڵا وەڵا خەتای ئەوان بوو. والأقربین کە سوکاری خۆشتان بوو هەر دەبێت شایەدی لەسەر بدەن. ئین یەکن غەنیەن ئەو فەقیرن، ئەو کەسە با فەقیر بێ و با دەوڵەمەند بێ فالله ئەولا بهیما، خوا دەبێت خۆ لە پێشەوە بگریت. تۆ حەقت نەبێ بەسەر ئەوەی بڵێ وەڵا من دەوڵەمەندی حسابەکەم و فەقیری حسابەکەم و کەسی منە و ئەوە. بۆی خوددا دەفەرمێ هەر لەو ئاەتە فلا تتبعوا الهوى أن تعدلوا، ئەوەی کە باست کرد عاتیفە دوای هەوا و ئارزووی نەفسی خۆتان مەکەون بۆ ئەوەی کەوا دوور نەکەونەوە لە عەدالەت. أقرب للتقوى وإن تلوا أو تعرضوا، دەستکاری دەقەکە بکەن و ملی دەقەکانیش بشکێن و بەو لایەدا تەفسیری بکەن و بەجێ بێڵن. فإن الله كان بما تعملون خبيرا. بۆیە ئەم ئاەتە لە ئەمریکا لە کۆلێژ و لە ڕاڕەوەکەی هەڵواسراوە. ئەمە یەکێکە لەو 35 کە وڵاتان ئاوا بە جوانی تەماشای دەکەن. ئێمەی موسڵمان چەند بەرپرسین لە بەرامبەر خوددا وەختی ئەو ئاەتە جێبەجێ. ئەمیش بە کەسانی دادپەروەرین مامۆستا چاوێکی ڕەشبین تەماشای هەمی غەرب و ئەوروپا نەکەین. ئەرێ کەسێک هەیە و بیژنێ ئەوروپی بیت ڕۆژ ئاوایی بیتن و هات بیت بەرگریل ملەتی کورد کرد بیتن کە سیاسەتە دوو پیڤەری هەم بەرمە کار نەهێتن. ڕاستە ئێمە بە بەردەوامی تەماشا دەکەین لە بەلای کەمەوە یعنی لە ڕاپەڕین و لە پێکهێنانی ئەم نەوای ئارامە لە 5/4/1991 و ئەمانەمان لەبەر چاوە. دەزانین دۆستەکانی خۆمان دەناسین، تەنانەت دەشزانین 15 ئەندامی ئەنجومەنی ئاسایش وەختێک کە بڕیار دەدەن ئەم نەوای ئارامە دروست بێ، دەزانین دەدەوڵەت لەگەڵ قەرارەکە و لەگەڵ بڕیاری 688 بوونە، دەزانین دوو دەوڵەت بێدەنجیان هەڵبژاردووە، دەزانین سێ دەوڵەت کە دژایەتی ئەم ناوچە ئارامەیان کردو. هەموو ئەوانە دەبێ بزانین. تازەترین شت لە ماوەی ئەم مانگەدا کە ئێمە تۆ قسەی تێدا دەکەین لە 21/6 لە 21/6/2026 لە ڕۆژنامەی تەلەگراف دەڤید هاریس بابەتێکی جوانی نووسیوە. دەڵێ ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی کورد دەکەین و باسی فەڵەستین دەکەین. ئەو بایەخەی کە زۆر داومانە بە فەڵەستین زۆر زیاترە، کەمتر بایەخمان بە کورداوە. دەڵێ ئێمە لە بەریتانیا شایەدی ئەوەین خەڵکی بەریتانیا زۆر خۆپیشاندان دەکەن بۆ فەڵەستین، بەس لە بەریتانیا گە خۆپیشاندان هەبێ کوردەکە خۆی دەیکا. ئێمەی بەریتانی بۆ کورد خۆپیشاندانمان نەکردووە بەو شێوازەی کە بۆ فەڵەستین دەیکەین. بەڵام کە دەڵێ فەڵەستین 5 میلیۆنە و کورد 40 میلیۆنە، یعنی ئێمە ئەم بەراوردەش تەماشاکەین. ئێمە حەقی کوردمان لە ڕاستیدا نەداوە. دەڵێ لە 2017 ڕیفراندۆمیان کرد و لە 93 داوای دەوڵەتیان کرد. ئێ باشە بۆ لە شوێنێکی تر ڕیفراندۆم بکرێت و لە 151 و 51 و 52 شەستیش داوا بکە بە قسەیان دەکەن، بۆ لەوێ 93 داوا دەکا بۆچی هێرشیان دەکرێتە سەر و بۆچی ڕیفراندۆمەکەیان قبول ناکرێت. دەڵێ بۆچی ئێمە ڕێز دەگرین لە سنوورە ئیستیعماریەکان. دەڵێ خۆ ئەم دەوڵەتانی ئێستا دروست بوونە هەمووی سنووری ئیستیعماری دوای جەنگی یەکەم و دومی جیهانە. دەڵێ بۆچی سۆڤێت یەکێتی سۆڤێتی جاران دابش دەبێ هەڵدەوەشێتەوە دەبێتە 15 کۆماری سربەخۆ لە وێڵین ئاساییە.
بۆچی یۆغۆسلافیا دەبێتە حەوت کۆماری سربەخۆ و دەوڵەتی سربەخۆ دەڵێن ئاساییە بۆچی چوکۆسلۆڤاکیا دەبێتە چیکۆسلۆڤاک دەڵێن ئاساییە بۆچی تەیموری ڕۆژهەڵات لە ئەندەنوسیای مسلمان جابێتەوە دەڵێن ئاساییە بۆچی باشووری سوودان جابێتەوە لە سوودان دەڵێن ئاساییە یعنی بۆچی ئەریتریا لە ئەثیوبیا جێ دەڵێن ئاساییە بەس بۆ کورد کە باسی جابوونەوەش ناکەن باسی مافەکانی خۆیان دەکەن ئێمە بەڕاست خفتەناوی کەساتیە چەند سەدەخۆ هەیە ناوەندین سیاسی زۆر گرنگە هەندێک شت هەیە یعنی کاتی خۆی مامۆستا مەسعود محەممەد بەڕەحمەت بێ شتێکی نووسی وەکوت بۆ گۆرباچۆف ینی دەربارەی ئەوەی کا بیرۆڕای خۆی دەرباری کۆمۆنیست و ئەو بابەتانە بڵێ دەڵێ بەری ئەوەی گۆرباچۆفی بەڕێز بەری ئەوەی تۆ ئەو قسانە بکەی من لە کوردستانە پێشی تۆ بە 50 ساڵ بە 30 ساڵ ئەم قسانم کردووە بەس چونکە پێگەی من دە وڵاتێکە و شوێنم دیار نییە کەس جۆ لێ نەگرتم بەس تۆ پێگەکەت بەرزە جۆر لێگرن جا ئەوروپا عادەتی وایە بۆ ئێمە زۆر گرنگە بێتە پێ دەڵێن لۆبی ینی کەسی پشتگیری ئێمە بکات لە وڵاتانی ڕۆژئاوا بۆ ئێمە زۆر گرنگە گەلک باشە مامۆستای بەڕێزمە گەلک بەحسا ئاستێن گشتی کرد کە ئەم چ بکەین و vê سیاسەتێ بکار نەئینین ئەگەرم بینە سەر ئاستی ژیانە خۆیان ڕۆژانەوە و تاکە کەسی چەند گرنگە مامۆستا و ئەم فێرەوەی چەندی ببین هەر بوو ژیانە خۆیان ڕۆژانە فێر نەبین دووستان دەردی بکار بینین بەڵێ ئێمە یعنی بەچی مسلمانی بەوەی بڕوامان بە خوددای ئەم خدای پێغمبەری نردووە درودی خۆی لەسەر ئەم پەیامش لەگەڵ ئەم پێغمبەرە هاتووە لەم پەیامەدا هاتووە خدای بە ئێمە دەڵێ لیمە تەقولونە ما لا تفعلون ئێوە بۆ شتێک دەڵێن خۆتان جێبەجێ ناکەن کابوورە مەقتەن عند الله مقت يعني أو بريتو ربون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون أما كقصد كانوا بيوريك يك بيوري بكار ناهنن دو بيوري بكار دينن شتيك دلين وجب جينا كان أما أو بري ما يتو ربوني خداي يتر ما براسي هرشيكي زور قوريا شعيب وشي بيدا وتري يعني وتار بيجي نيو بيغمبران شونك عليه ما وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه من شعيب دەڵێ من ئەو کەسە نیم کە پێتان بڵێم ئەو کارە بکەن و خۆشم پێچەوانەکەی بکەم ئەوە مەسەلەیەکی گرنگە خدا دەفەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى باتوا الرقل لو نتوي به باتوا الرقل لو حزب به باتوا الرقل لو كسايتي به بەڵام ئەو ڕقە نابێ ببێتە مای ئەوەی کە ناعەدالەتی بکەیت ئەوە باسی عاتیفەکە بۆ کە کردت ئەو عاتیفەیە ڕقید لێتی لەبەر هەر سەبەبێک تۆ دەبێت لەگەڵی دابی ئەوە بکە خدا فەرمووی ئەتەئمرون الناس بالبر وتنسون أنفسكم بە خەڵک دەڵێن چاک بن و چاکە بکەن و خۆشتان لەبیر کردووە لەبەرەوە بۆ ئێمە زۆر گرنگە کە ئەم ئاەتانە بەو شێوازە وەرگین کە ئەو خدایی خۆشمان دەوێ ئەوە بە هەمان کاتدا بەم شێوازە بە ئێمە دەڵێت سیاسەتی دوو پێوەری سیاسەتێکی هەڵەیە اینجا بۆ ئێمە زۆر گرنگە لە ئاستی تاک لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی ئابووری لە ئاستی سیاسی سیاسەتی دوو پێوەری ئەنجام نەدەین اینجا لە ئاستی نێودەوڵەتیش داوا بکەین لە وڵاتانی زلهێز کە بە چاوێکەوە بڕوان لە کەیسی گەلی کورد کە ئەمیش وەکو گەلانی دیکەیە ئەو مافانەی بۆ گەلانی دیکە دەستەبەر بۆ با بۆ ئێمەش دەستە من ژیڤی هەروێ ئەخفتنێ بێژمە جەنابێتە دووماهیکێدا ڕەنگەل سەر ئاستی تاکە کەسی ئەم بشین هەر ئیکلمە کۆنتڕۆڵە خوب بکەتن دووستاندەردی بکار نەینیتن بەڵام سەر ئاستی نێودەوڵەتی و سیاسی و مەحافلت نێودەوڵەتی ئەم چ بکەین مامۆستا و بشین وەکو کورد الوێ زوڵمێ بینە لادان ڕاستە ئەڵێن ئێمە دەبێت بەشێک بین لە سیاسەتی نێودەوڵەتی ئەتا ئێستا سەرکردایەتی گەلی کورد کاری باشی کردووە کە ئەم هەرێمەی بە جۆرێک ڕاگرتووە بە هاوسەنگیەک نەبەلایەکی دیکە و نەبەلایەکی دیکەدا چۆن دەڵێ وەکو بڵێ مێرگێکی دروست کردووە لە نێو ئەم هەموو موشک و ئاگربارانەدا گەلان لێرە باسی پێکەوە ژیان دەکەن باسی چۆن دەڵێ مافەکانی خۆیان دەکەن بە زمانی خۆیان دەخوێنن ئەم سیاسەتە کە ئێمە لە هەرێمی کوردستان جێبەجێی دەکەین مەڕوانە ئەمڕۆ ڕۆژێک دێت کە وڵاتانی زلهێز دەزانن ئەوە ئێمەین پارسەنگی ئەم ناوچەیەمان ڕاگرتووە ئێمەین لە بەشە جوانەکەی و لەگەڵ هەموو کەم و کوڕێکانمان با خەڵک تەماشای ناوەڕاست و باشووری عێراق بکە لەو عێراقە ڕەشەدا ئەمە ناوچە گەشەکەی نموزەجێکی جوانی دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بوو پێشکەشکردنەوان هەموو پەیوەند پڕبها و جوان بەڵێ بینەرن هێژا ئەم ڤی ئاوایی دەینە دومایا vê خەڵکێ بەرنامەی بە کوردی هیڤیاماوە مەشیاویتن خزمەتێک بچیک پێشکەشی هەوەین بەڕێز کردبیتن سەبارەت ئەvê مژارا گرنگ کە مرۆڤ دوو ستاندەردیە دوو پیڤەریە ژیانە تاکە کەسی و تەڤایە بیاڤێندیترین ژیانێدا بکار نەئینیتن هەر ساخ و سەلامەت بن هیڤیاماوە خدای مەزن هەمیان بپارێزیت و کوردستانە مایە سەلامەت بیت و تەڤایە مرۆڤاتی ژیا پاراست